ڕێز و سڵاو وێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆکەش هاتوومەوە خزمەتیەوەی عەزیز سێ بابەتمان ئامادە کردووە بۆ بەرنامەی ئەمڕۆکەمان. یەکەمین بابەت باسێکەکەین لە دیاردەی چەند شۆغڵی و بەهەدەرچوونی دەرفەتەکان بۆ چێژوەرگرتن لە ژیان لە وڵاتی ئێراندا. هەروەک زانین یەکێک لەو دیاردانەی کە ئەمڕۆ لە ئاکامی گرانی و هەژاری و لە خوارەوەبوونی حەقدەست و حقوقەکان پەرەیسەندووە دیاردەی چەند شۆغڵیە لە ئێران. هۆکاری مەسەلەکە زۆر ڕوونە. کاتێک داهاتی کەسێک تەنانەت ژیانێکی مەمرە و مەژیش بۆ بنەماڵەکەی دابین ناکات، ئەوە ناچار دەبێت کە بە شوێن شغڵی دووەم و یان تەنانەت سێمیشدا بگەڕێت. حەقدەستێک کە لە بارودۆخی ئەمڕۆدا کرێکاران وەریدەگرن بەشی زیاتر لە هەفتەیەک ژیانێکی هەژارانەش ناکات. ئەو بارودۆخە نەک هەر کرێکاران بەڵکو زۆرێک لە موعەلیمان و کارمەندانی کەم داهاتی دەوڵەتیش دەگرێتەوە. و زۆر باوە لە کۆمەڵگادا کە دەڵێن لە ڕابردوودا کەسێک کاری دەکرد و چەند کەسی تر نانی دەستی ئەویان دەخوارد، بەڵام لەمڕۆدا کەسێک کار دەکات هەڵبەت ئەگەر کاری دەست بکەوێ. مشکلە ئەگەر بتوانێت ژیانی خۆیشی بەتەنیا بەڕێوە ببات، چ بگات بە دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی ژیانی چەند کەسێکی تر و بنەماڵەیەکیش. بەم جۆرە کە دەرسەدێکی بەرچاو لە خەڵک دوای کۆتایی هاتنی سعاتی کاری ڕسمی و ماندووبوونی کاری ڕۆژانە بە جێگای گەڕانەوە بۆ ماڵەوە و حەسانەوە پشودان لە نێو بنەماڵەکەیاندا بە خێرایی دەچنە سەر کارەی دووهەمیان. ئەم کەسانە نەک هەر کاتیان بۆ مانەوە لە لای بنەماڵەکانیان بۆ نامێنێتەوە، بەڵکو کاتیان بۆ لانی کەمی پشودانیش بۆ نامێنێتەوە، کەوابوو بەرەبەرە توانایی جەستەیی و فکری خۆشیان لە دەستەدەن. هەندێک کەس بە دوو پیشەش ژیانیان دابین نابێت و پەنا بۆ پیشەیەکی دیکەش دەبن. زۆرترین کەسانی چەند شغڵە زۆرتری کارێکیان لە بازاڕی ڕسمیدا و کارێکی ترشیان لە بازاڕی ناڕسمیدا هەیە. وەک کارمەندێک کە لە سەعاتەکانی دوانیوەڕۆدا بە سەیارەکەی خەریکی کاری گواستنەوە و گەیاندنە بۆ یان فرۆشیاری دوکانێکە. دوو شغڵەیان چەند شغڵە بوون، هەرچەند ڕەنگە بارودۆخی بەڕێوەچوونی بنەماڵەیەک بە شێوەی کاتی یا تا ڕادەیەک سەر و سامان بدات، بەڵام لەسەر سڵامەتی جەستەیی و ڕۆحی کەسەکان ڕێژەی ئاوەردانەوە لە ئەندامانی بنەماڵە و پەیوەندیەکانی لەگەڵ ئەندامانی بنەماڵە تووشی کێشەی جددی دەکات. لە هەمان کاتیشدا دەرفەتەکان بۆ بچووکترین چێژوەرگرتن لە ژیان لە دەست دەدات. ڕژیمی کۆماری ئیسلامی نەزەرفەتی ئەوەی هەیە و نەدەشی هەوێ باشتربوونێکی جددی لە ژیانی خەڵکدا بەدی بێنێت. 46 ساڵ داسەپاندنی هەژاری و بێبەشی و بێمافی بەسەر زۆربەی خەڵکی ئێراندا خۆی شاهدی ئەم ئیدعایە. بە پەرەدان بە ناڕەزایەتی و خەبات دەکرێت کە ویست و داواکاریەکان بەسەر ئەم ڕژیمەدا بسەپێندرێت. ئەم ڕژیمە تەنها لە بەرامبەر هێزدا تەسلیم دەبێت. هێزێک کە لە ڕێکخستن و هاو پشتی و یەکیەتی هێزی کار و زەحمەتی ئەم وڵاتەدایەوە دەبێت بە ئاشکرایی خۆی دەربخات و سەرتاسەری ببێتەوە. فەرموون ناوبڕێک ببینن دەربارەی هەڵبژاردننی سووریا بابەتێکمان هەیە پێشکەشتانی. کۆیلە و کرێکارە پیرەکانی شەو و ئەوانەی لەبەری ئاوەدان بوونەوەی شارەکان دەخۆن لەزەت لە زنجیرەکان دەبینن، لە نێوان قامچی و ئازادیدا قامچی هەڵدەبژێرن، بەرد دەنێنە سەر بەرد، وەستان لە دروستکردنی قەفەسدا، دیوار شاسەنعەتی ئەوانە وەک چۆن باڵندەکان بە شادی هێلانە دەچنن، بەخۆشیەوە کۆیلن، بە شادیەوە زیندان بۆ خۆیان دروست دەکەن، بە کامەرانیەوە دەبنە عەبد. شەوی درێژ ئاواز بۆ برسێتی دادنێن، بە سەما تینێتی لەیات خۆیانە بنەوە، بە زیکر ملکەچی خۆیان بۆ ئیمپراتۆرە خەمژینەکان دووبارەکەنەوە، پاسی دەرگای گۆرانی بێژەکانەکەن کە لە مەلەکوتەوە چاوەڕێی ئاوازن، ئەردی بێحاصڵ ئاوەدەن، گەنمی ڕەش دەهاڕن، سەڵ لە قەیاغی کۆن دەدەن. شەوی درێژ ئەوان لە سەرای ئێمەوە هیوا بەرەو کوچەکان هەڵدەگرن، خزمەتکاری ئومێدەکانی ئێمن، کۆیلەی ئاواتەکانمانن، بۆ هەرکوێ بچین ئەوان یاقوتەکانی ئێمە دەخەنە سەرشانی خۆیان،
بە دوڕی ئێمە زامی دڵیان دەشارنەوە بە مەرجانی ئێمە دیلی خۆیان جوانەکەن. خزمەتکارەکانمان ئەوانەی لە جەنگدا لاشەکانمان هەڵەگرن، بریندارەکانمان تابەر قاپی حەکیمان دەگوێزنەوە، لە نەفرەتی سپی ئێمە کە تاعونی سپی دەهێنێ بێدەنگ دەبن. لە ڕۆژی زەمهەریردا گەرمای دڵی خۆیانمان دەدەنێ، لە ڕۆژی ئاشتیدا لەزەتی شەڕمان بۆ دەجێڕنەوە، لە شەوی ئازادیدا دەنگ بۆ خواجاکانمان دەدەن، گوڵاو بۆ وەستاکانمان دەگرن، شەکر دەدەن بە ئەسپی ئاغاکانمان، پڵنگ بۆ کچەکانمان ڕاوەکەن. سەعات دروست دەکەن بۆ زەمانێک خاڵی لە ئازادی، شمشێر بۆ شەڕکردن لەسەر بەروبوومی شەڵگە تاریکەکان، کات دەخەنە ژێر چەکوشی باز و ئاسنینەکانی خۆیانەوە، بەیانیان لە بێژنگی دەدەن، ئاوی ئەبەدیەت هەڵدەگۆزن، ناوی ئاغاکانیان لەسەر بای نەمری دەنووسن، کوتاڵی شەڕ دەچنن، ئاسمان غەزا دەکەن، بە گوارەی ڕەشەوە بە بازاڕەکانی شاری مردندا دەڕۆن، گوێ لە وەسفی عەتارەکان دەگرن، باسووقی تاڵانی دەبەخشنەوە، مێوژی سەرکەوتن دەخۆن، ئومێدمان لە دوورگە دوورەکانەوە بۆ دەهێنن، دەستێک پڕ دەکەن لە خوێنی دوژمنەکانمان و بە دەستێک ئاڵا سپیەکانی ئێمە هەڵدەگرن، شەو لە شەمەندەفەری شەڕدا دەبەنە سەر، لە سەنگەری سوبحدا قافیەی بەختەوەری، بەحوری کامەرانی بچووکەکان عەروزی ئومێد ڕاست دەکەنەوە. خزمەتکارە خنجیلەکانمان کە بە سینی پڕ لە تلیاکەوە، بە حەشیشی عەشرەتە بە باچووەکانەوە، بە نانی میلەتە بەدبەختەکانەوە دەگەڕێنەوە، کە سەعاتی نیوە شەو لێدەدا ئامادەن بۆ سپێدەی خوێنین، ئامادەن بە زنجیرەکانیانەوە عەشق بکەن، ئامادەن لە ئاردی شەو نانی سپی دروست بکەن، تەنووری وجوددا دەخەن، تا شەفەق لەسەر تەپڵە گەورەکان سەما دەکەن، هەلهەلەی شەڕ دەچێشن، دەچنە قوڵایی عەدەم و لەوێەوە مرواریمان بۆ دەهێنن. لە جلەدڕاوەکانیاندا بە سیپاڵی شڕی دیلیەوە ئاوریشم بۆ ئێمە دەچنن، تاجیا قووت ڕێژ دەکەن، ڕۆحی ڕەشی خۆیان دەخەنە سەر سینی تەڵا، زیندەجی پیسی خۆیان دەخەنە سەر قاپی زی و پێشکەش بە ئێمەی دەکەن. خزمەتکارەکانمان ئەوانەی خزمەتی تاجەکانمان دەکەن، کلیلێکمان بۆ دەکەن پاشە ڕۆژ دەکاتەوە، هەفتە دوای هەفتە ژیانمان وەک مافور بۆ دەچنن، سوبحمان وەک چەرچەف پێدەدەن، متیلی تیشک دەگرنە نوێنی سبەینێمان، بەرجی ئاو دەگرنە سەرینی بەیانیمان، شیری خوداییمان لە فریشتەکان بۆ دەکڕن، قەیماغی پێغەمبەرانمان بۆ دێنن، شەربەتی نەمریمان بۆ زام دەکەن. هەڵبژاردننی سووریا کورتکراوەی بابەتێکە لە نووسینی بەڕێز عوسمانی حاجی مارف کە بەم شێوەیە دەست پێکات. ئەڵێت لێژنەی باڵای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی گەل لە سووریا دواخستنی هەڵبژاردننی ئەندامانی سێ پارێزگای سووریای ڕاگەیاندووە، لەوانە پارێزگاکانی سوەیدا و ڕەقە و حەسەکە. بڕیارە لە نێوان 15 بۆ 20 سەپتامبر هەڵبژاردننی ناڕاستەوخۆ بۆ هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی نوێی گەل ئەنجام بدرێت کە یەک لە سەرسەی ئەو ئەندامانە لەلایەن ئەحمەد شەرەوە دەستنیشان دەکرێت. ئەو 210 ئەندامە بە پێی ژمارەی دانیشتوان بەسەر پارێزگاکاندا دابەشکراون. هەڵبژاردنەکان لە چوارچێوەی ئەو ناوچانەدا بەڕێوە دەچن کە لەژێر دەسەڵاتی دەوڵەتدان. دەنگدانی ناڕاستەوخۆ سیستەمێکە کە تیایدا هاوڵاتیان ڕاستەوخۆ نوێنەرەکان هەڵنابژێرن، بەڵکو کۆمەڵێک دەنگدەر هەڵدەبژێردێن یان دادوەر دیاری دەکەن کە لە بەرامبەردا ئەوان سەرکردە یان نوێنەرەکان هەڵدەبژێرن لە جیاتی خەڵک. هۆکاری گرتنەبەری سیستەمی ناڕاستەوخۆ لە بری دەنگدانی ڕاستەوخۆ گوایە لەبەرەوەیە زۆرێک لە خەڵکی سووریا چ لە ناوخۆوە چ لە دەرەوەی سووریاش بەهۆی ئاوارەبوون و وێرانکاری و سووتاندنی تۆمارە مەدەنیەکانیان لەلایەن ڕژیمی پێشووەوە خاوەنی کارتی ناسنامەنین. ئەمەش وای کردووە میکانیزمێک دابڕێژن کە ڕێگە بە ئەنجومەنی گەل بدات سیستمەکە بکات بە ناڕاستەوخۆ. ئەو دواخستنەش لە پارێزگاکانی سوەیدا و ڕەقە و حەسەکە بەو بیانوەیە ڕاگەیەندراوە کە لەژێر دەسەڵاتی دەمەشقدا نییە، وەک گوایە ئاڵنگاری ئەمنی هەیە، بە تایبەتی ڕەقە و حەسەکە کە لەژێر دەسەڵاتی هێزەکانی دموکراتیکی سووریادایە. لێژنەی باڵا بڕیاردەرە و بڕیاری داوە پرۆسەی هەڵبژاردنەکان لە پارێزگاکانی پێشوودا دوا بخرێت تاوەکو مەرجی گونجاو
و کەشێکی سەلامەت بۆ پرۆسەکە لەبەردەستا بێت. دیارە گومانی تێدا نییە کە هەڵبژاردنەکان شاهیدی بەشداریەکی شەفاف و دادپەروەرانەی گروپە نەتەوەی و ئاینیە جۆراوجۆرەکانی سووریا نابێت. جۆری مامەڵەی سیستمی هەڵبژاردنەکە و باڵادەستی شەرع و نەبوونی متمانە بە حکوومەت و نەبوونی متمانە بە تەواوی پرۆسەی هەڵبژاردن هەمووی ئەمانە ڕێگری لەم کارە دەکەن. لە هەمان کاتدا ڕەنگە لە داهاتووشدا نەک دواخستنی هەڵبژاردن لەو ناوچانەدا بەڵکو دواتر ڕێگری تەواو بکات لە بەشداریکردنی خەڵکی ئەو ناوچانە لە پرۆسەی هەڵبژاردنیشدا بە ئەگەری هەڵگیرسانی شەڕی ناوخۆوە. لە بەیان نامەکەدا گروپە سیاسیە کوردەکانی سووریا ڕەخنەیان لە مکانیزمی هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانی نوێی ئینقلابی گرت کە وەجەختیان لەوە کردوێتەوە کە ئەو مکانیزمە نادیموکراتیکە چونکە لە خۆکاندیدکردن و بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکاندا بە تەواوەتی بێبەشیان دەکات. ئەم مامەڵەی ئەحمەد شەرع مشتومڕێکی بەرفراوانی لەسەر ئایندەی پرۆسەی سیاسی لە سووریا دروست کردووە کە ئەم جۆرە لە هەڵبژاردن نوێنەرایەتی هەنگاوێکە بەرەوە قۆڵبوونەوەی قەیران و زیاتر دابەشبوونی وڵاتی سووریا. ئەم جۆرە لە هەنگاونان بۆ هەڵبژاردن نەک هیچ پەیوەندیەکی بە دیموکراسی و جێگیری سیاسیەوە نییە بەڵکو هەوڵی ئەحمەد شەرع وەک هێزێکی میلیشیا و داعشی و ئەو پەڕەی کۆنەپەرست و دڕەندا بازاڕی دیموکراتیەک دەفرۆشێتەوە و بەم شێوەیە دەیەوێت کۆنتڕۆڵی تەواوی سووریا بکات. ئەم هەنگاوی ئەحمەد شەرع نەک بە هیچ شێوەیە گزارش لە دەور و ئیرادەی گەلی سووریا ناکات بەڵکو وەستانەوەی لە بەرامبەر ئیرادەی خەڵکو و هەر لایەنێکدا کە هەڕەشە و مەترسی بێت بۆ دەسەڵاتەکەی ئەو. لە هەمان کاتدا ئەنجامدانی هەڵبژاردن لەم کاتەشدا لە سووریا و بە بەرنامەڕێژی شەرع گومانی تیانە واتای دەرکردن و دوورخستنەوەی نزیکەی نیوەی خەڵکی سووریایە لەم پرۆسەیە و بێ ئیرادەکردنی دەور و دەخاڵەتی خەڵکە لە دیارەکردنی ئایندەی وڵاتەدا. جا چ لە ڕێگەی ئاوەرەبوونی زۆرم لێ بێت یان لە ڕێگەی سیاسەتی سیستماتیکەوە. بە ئامانجی ڕێگریکردنە ئەم کارە لە بەشداریکردنی پێکاتەکان و هێزە ناوچەیەکان لە داڕشتنی داهاتووی حکومڕانی لە سووریادا هەروەها هەنگاوێکە بۆ جێکەوتنی دەسەڵاتی ئێستای دەمێشق بە باڵادەستی شەرع. ئیدارەی خۆسەری کورد کە پارێزگاکانی ڕەقە و حەسەکەیان کۆنتڕۆڵ کردووە لەلایەکی ترەوە پەیوەندیەکی ئاڵۆز و ناتەندروستیان لەگەڵ دەسەڵاتی شەرعدا هەیە. سەرەڕای ئەو ڕێکەوتنی کە لە دەی مانگی مارس واژۆیان کرد بۆ یەخستنی دامەزراوە مەدەنی و سەربازیەکان بەڵام ئێستا مەرجەکانی ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراون کە لە بینی ئەحمەد شەرع و مەزلوم کۆبانی داکرا. هەسەدە پێداگری لەسەرەوە دەکات کە یەکگرتنەوەکە یەک بلۆکی سەربازی بێت لە ناو وەزارەتێکی بەرگریدا لە کاتێکدا دیمشق بە پاڵپشتی ئەنکارا پێداگری لەسەر هەڵوەشانەوەی هێزەکانی هەسەدە دەکات. پرۆسەم جۆرە هەڵبژاردنە لە سووریا نەک چارەسەری دۆخێکی ئاڵۆزی پڕگێژاوی سیاسی نییە بەڵکو سووریا بەرەو نائارامی زیاتر ڕادەکێشێت. بەرهەمهێنانەوەی هەمان سیاسەتە کۆنەکانە بە مەترسیەکی زیاتریشەوە لەلایەکی ترەوە ئەوەی بە هەند وەرنەگیراوە لە حساباتی تەواوی لایەنەکاندا دەور و دەخاڵەتی خەڵک وەک هاوڵاتی لە تەواوی پرۆسەی سیاسیدا بە دوور لە هەر پێناسەیەکی دینی و ڕەگەزی و تایفی و نەتەوەیی یعنی زیاتر باس لە دابینکردنی بەشداری پێکاتەکانە تا ئەو ناساندنی هاوڵاتی بوون بێت. بە فەرمی ناسینی هاوڵاتی بوونیش مەبنایە بۆ پرۆسەیەکی سیاسی گشتگیر کە وڵاتی سووریا بتوانێت بەرەو ئازادی و خۆشگەزارانی و یەکسانی تیایدا هەنگاو بنێت. فەرمون ناوڕێک ببینن بە نووسینێک لە توانە محەممەد نووری دێمەوە خزمەتە. تبردی گەشتمەتاڵان بێت خەزانە گیانە کوبانی تەنیاز دیچی خەزان هات با خەمان وێران کرد دیچی خەزان هات با خەمان وێران کرد با خەڵوانێتی ما تو وێران کرد با خەڵوانێتی ما تو وێران کرد
اشتماع ياس بزي من عويلة سلو تورياس خزان يارم اشتماع ياس بزي من عويلة سلو تورياس شيلو رولا رولا شارة ياس شيلو رولا رولا شارة ياس لول كلب كندي خزن بورسر لول كلب كندي خزن بورسر شني بوي شمال دنيا بگریاور شنی بوی شمال دنیا بگریاور شان بیمه شایر شن قطار بکیم شان بیمه شایر شن قطار بکیم دست و دامانه کوسوار بکیم خزان گیانه با خواتن یاز چین و روله روله شاره من یاز خزان گیانه کوبانی تن یاز بزی من آلیله سرلیو تو یاز چین و روله روله شاره من 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 یاز چین و روله چی تبردی گشم تالان بد خزان گیانه کوبانی تنیا بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست دوایین بابەتێک کە ئامادەمان کردووە بۆ بەرنامەی ئەمڕۆکە دەربارەی ڕووداوەکانی نێپاڵە دەربارەی ئەو خەبات بۆ یەکسانی و خۆشگوزەرانیەکە نووسینەکە لە بەڕێز توانا محەممەد نووری و دەڵێت کە ناڕەزایەتیەکانی ئەم دوایەی نێپاڵ کە سەرەتا وەک ناڕەزایەتیەک لەسەر سنووردارکردنی ئینتەرنێت دەستیان پێکرد بە خێرایی گەشەیان کرد و بوون بە بزوتنەوەیەکی بەهێزی گشتی لە وڵاتی نەپاڵدا. ئەم ڕووداوانە نیشاندەری کێشەخوڵەکانی کۆمەلگای نێپاڵن وەک سەختی ژیانی ئابووری لە وڵاتە وەک گەندەڵی سیاسی و جیاوازی نێوان نەسڵەکان و نەوەکان. ئەم بزوتنەوەیە جەخت لەسەر ئەو خەباتە بەرفراوانە دەکاتەوە کە هاوڵاتیان بۆ بەدەستێنانی دادپەروەری کۆمەڵایەتی و ئازادی ڕاستەقینە دەیکەن. لەم ناکۆکی و شێویەی ئێستادا کێشەیەکی ئابووری و سیاسی ئاڵۆسەیە. ئابووری ئەو وڵاتە زۆر پشت بە ناردنە دەرەوەی کرێکار و گواستنەوەی پارە لە دەرەوە دەبەستێت. ئەمەش وای کردووە کە زۆرێک لە خەڵک ژیانێکی پەراوێزخرا و دژواریان هەبێت. لە هەمان کاتیشدا گەندەڵێ و خزمێنە لە ناو دەسەڵاتداراندا متمانەی خەڵکی بە حکوومەت ئێجگار کەم کردوێتەوە. بۆیە ئەم ناجێگیری ئابووریە لەگەڵ سیستمێکی سیاسی کە دەسەڵاتداریەتیەکی چەقاوەسووی هەیە بووەتە هۆی دروستبوونی ناڕەزایەتێکی بەرفراوە. سەرەتا سنووردارکردنی پلاتفۆرمە دیجیتاڵیەکان بە شتێکی بچووک سیر دەکرا بەڵام ئەمە بووە هۆی وروژاندنی بزوتنەوەیەکی گەورەتر کە لە ژێرەوە گەشەی کردن. گەنجان بە تایبەتی ئەوانەی لە جیهانێکی دیجیتاڵی پڕ لە هیوا و دەرفەتدا گەورە بووبوون ئێستا ڕوبەڕۆی بێکاری نادادپەروەری و دۆخێکی سیاسی چاقبەستوو بوونەتەوە. ئەم ناکۆکیە قوڵەی نێوان ژیانی دیجیتاڵی پڕ لە ئازادی واقعی تاڵی ژیانی ڕۆژانەیان پاڵ بە گەنجانەوە دەنێت بۆ ناڕازایەتی دەربڕین. ئەوان زۆر جار داوای ئازادی و حکوومەتێکی شەفاف دەکەن بەڵام زۆربەی ئەم گەنجانە لە چینی ناوەڕاستی شارەکانن. ئەوان خوێندەوارن و دەیانەوێت ژیانێکی باشیان هەبێت بەڵام لە نێوان خەونە جیهانیەکان و کێشە ناوخۆیەکانی وڵاتەکەیاندا گیریان خواردووە. ئەم تایبەتمەندیە چینایەتیە هێزێکی زۆری بە ناڕەزایەتیەکان بەخشیوە بەڵام لە هەمان کاتیشدا سنوورداربوونی خۆشی هەیە. چونکە زیاتر سەرنجیان لەسەر باشترکردنی سیستمی دموکراسی ئێستایە نەک گۆڕینی بنەڕەتی سیستمی سەرمایه‌داری و مەڵکایەتی تایبەت واتە ماڵکیەتی شەخسی. مێژوو ئەومان فێر دەکات کە ڕزگاری ڕاستەقینە تەنیا بە چاکسازی سیاسی بەدەست نایەت
هەر بزوتنەوەیە کە لە هەڵوەشانەوەی دەسەڵاتی چەوسێنەری دەوڵەت و گۆڕینی بنەماکانی سەرمایەداریدا سەرکەوتوو نەبێت، ئەگەری هەیە کە هەمان نادادپەروەریەکان ئەمجارە بە شێوازێکی نوێ دووبارە بکاتەوە. گۆڕانکاری کاتی وەک لابردنی بەرپرسە گەندەڵەکان هەرچەندە لە سەرەتادا باش دەرکەون، زۆر جار تەنیا وەک چارەسەرێکی کاتی کار دەکەن و لە کۆتاییدا لە سیستمی سیاسی گەندەڵدا ون دەبن یان ناچار دەکرێن بگەڕێنەوە بۆ ناڕەزایەتی. وێ گۆڕانکاری ڕاستەقینە پێویستی بە گۆڕانێکی بنەڕەتی هەیە لە پەیوەندیەکانی نێوان کرێکار و سەرمایەدا، بە گەڕاندنەوەی ئامرازەکانی بەرهەمهێنان بۆ خاوەنە ڕاستەقینەکانیان کە خەڵکی کارگەرن. شەپۆلی ئێستای ناڕەزایەتیەکان هەرچەندە بە شێوەیەکی بەرچاو لەلایەن گەنجانی بێکار و خوێندکارانەوە بەڕێوە دەبرێن، بەڵام بەشداری کرێکارانی مانگرتووشی تێدا بوو. ئەم یەکگرتنە خەڵکێکی گرنگ نیشان دەدات و ببوورە خاڵێکی گرنگ نیشان دەدات، دەبیش پۆتانسیێلی یەکگرتنی وزەی شۆڕژێڕی گەنجان لەگەڵ خەباتی ڕێکخراوی چینی کرێکاردایە کە زۆر زۆر گرنگە. ئاستەنگەکە لە زاڵبوونە بەسەر ئاراستە چاکسازی خواز و سەندیکالیستیەکان کە لە ڕووی مێژووییەوە سەرکردایەتی چینی کرێکاریان هەمیشە سنووردار کردوێتەوە و بەم کارە ڕاستۆی فراوانتری خەباتی چینایەتی و سیاسیان شاردوێتەوە. بسووتنەوەیەکی گۆڕانخوازانەی ڕاستەقینە دەبێت بە شێوەیەکی چالاکانە بەرگری لە هەوڵەکانی لایەنە سەرمایەداریەکان بکات، چ ڕاستڕە و وەچە چەپڕە و بۆ پسراندنی پەیوەندیە ئۆرگانیکەکانی نێوان ئەم هێزە شۆڕژێڕانەیە. دەبێت لە دابشبوونە نەسڵیونەوەیە ڕووکەشەکان تێپەڕێت و دیدگایەکی یەکگرتوو بۆ کۆمەلگایەکی ڕاستەقینە، ئازاد، یەکسان و بێچین بگرێتە بەر کە تیایدا توانای مرۆڤایەتی لە کۆتوبەندی شەڕ، سەربازگەرایی، دابەشبوونە چینایەتیەکان و سەرکوتکردنی سیاسی ئازاد بکرێت. لە کۆتاییدا ڕووداوەکانی وڵاتی نێپاڵ ساتێکی وەرچەرخان نیشان دەدەن کە تیایدا دژایەتیە شاراوەکانی کۆمەلگا سەریان هەڵداوە و دەرفەتی نوێیان بۆ گۆڕانکاری خوڵقاندووە. لەگەڵەوەشدا گواستنەوە لە دەرفەتەوە بۆ واقع پەیوەستە بە یەکڕێزی ڕێکخراوی چینی کرێکار، ڕەخنەیەکی بنەڕەتی لە سەرمایە و بەستنەوەی چالاکانەی بزوتنەوەی گەنجان بە خەباتی کرێکارانەوە. هەر ڕێگایەکی دیکە هەرچەندە گەرمۆگوڕ بێت مەترسی گەڕانەوەی هەیە بۆ بنبەستی مێژووی دووبارەکردنەوەی سەرمایە، نایەکسانی و زاڵبوون. ئەرکی بەردەم بریتی نیە لە ستایشی بێ ڕەخنە، بەڵکو لە بەردەوامبوونی کارلێکی ڕەخنەیی نەک بۆ وێرانکردن بەڵکو بۆ ڕزگارکردن کە ڕێگە خۆش دەکات بۆ ڕزگاریەکی ڕاستەقینەکە لە خەیاڵەکانی ئازادی بۆرژوازیدا تێپەڕێت و بەرەو کۆمەلگایەکی ڕاستەقینەی دادپەروەر و یەکسان بڕوات. سبحان بويا بوانيان مويا ونومن سيمة سبحان بويا بوانيان مويا ونومن سيمة مقرواي رحيم ظلل خوضاني كونيمة مقرواي رحيم ظلل خوضاني كونيمة
لجوقي خانيان ونوشي وغيبو لجوقي خانيان ونوشي وغيبو لصرئي خاني دي شي نور شوابو لصرئي خانيان شي نور شوابو نارجان دريه بنظيم يا ولا خلاقا وشي نارجان دريه بنظيم يا ولا هالشوار زريه قيدي ضليتي خالده من هالشوار زريه قيدان ضليتي خالده سهالك جان فوشي ماني ميبرة سهالك دي فشي ماني ميبرة فصلي بيري من جان جيواني ميبرة فصلي بيري من جان جيواني ميبرة سبحان بويا بوغاني جان مويا ونوم نسيمة سبحان بويا بوغاني جان مويا ونوم نسيمة مقرواي رح يضل الخوضاني كوريمة مقرواي رح يضل خوضاني كوريمة خوضاني كوريمة خوضاني كوريمة بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان بۆ هیوای کە ناوڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوە بوو بێت و زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێرم ماڵەوە.